نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. حەوت کۆمەڵ لە سێبەری عەرشدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ: سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله الإمام العادل وشاب نشأ بعبادة الله ورجل قلبه معلق في المساجد ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه ورجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم يمينه ما تنفق شماله ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه. خوای گەورە لەو ڕۆژەدا ڕۆژی قیامەت کە هیچ پەناگەیەک نییە جگە لە سێبەری خۆی، حەوت کەس لە ژێر سێبەرەکەیدا پەنا دەدات. یەکەمیان ئیمام و پێشەوایەکی دادپەروەر، دووەمیان ئەو گەنجەی تەمەنی لە نێو نەشوەی پەرستشدا بەسەر دەبات، سێمیان ئەو کەسەی دڵبەستەی مزگەوتەکانە، چوارەمیان هەر یەک لەو دوو کەسەی کە لە بەرخوا یەکتریان خۆش دەوێت، لە بەرخوا کۆ دەبنەوە و هەر لە بەرخواش جیا دەبنەوە، پێنجەمیان ئەو کەسەی لە بەرامبەر داوی خواستی ئافرەتێکی خاوەن پلە و پایە و جوانیدا بەرپەرچی نەفسی دەداتەوە و دەڵێ من لە خوا دەترسم، شەشەمیان ئەو کەسەی هێندە بە نهێنی سەدەقە دەبەخشێ، ئەوەی کە لە لای ڕاستیەوەیەتی نازانێت چی بەوەی لای چەپی داوە، حەوتەمیان ئەو کەسەی لە تەنهاییدا یادی خوای گەورە دەکاتەوە و چاوی پڕ دەبێت لە فرمێسک. ئەم لایەنانەی باسکران کە هەر یەکەیان بۆ خۆی دارای بایەخێکی تایبەتیە لە ڕوانگەی ئیرادەی مرۆڤەوە، کۆمەڵە بابەتێکی ئەوتۆن کە بەجێهێنانی هەندێکیان کارێکی سەخت و دژوارە و هەندێکی تریشیان پاشقوڵی جددی لە ڕۆح دەگرن. خۆگەر مرۆڤ لە هەندێکیشان ڕزگاری بێ، ئەوە هەردەم ئەگەری کەوتنە ناوداوی ئەوانی تری هەیە. دەربازبوونیش لەم بۆ سەبکوژانەی کە ئەگەر پارێزگاری و چاودێری خوای گەورە نەبێ، هەرگیز دەربازبوون لێیان مەیسەر نابێ. هەروەها بەجێگەیاندنی ئەم بەرپرسیارەتێ دژوار و تاقەت پڕوچیان بگرێت تاقەت بە زێنانەش بە سەرکەوتویی دیسانەوە لە ڕێی ئەو ئیرادەیەوە دەبێ کە بە پەسەندترین و بەهێزترین هۆکاری ڕاکێشانی پارێزگاری و چاودێری خوای گەورە دادەنرێ، بەوەش کە مرۆڤ پەیوەندیەکی توند و تۆڵی لەگەڵ پەروەردیگاریدا هەبێ. جا لێرەدا فەرمودەکە بە باسکردنی ئەم دیمەنە لە سەرگوزەشتەی ئەو کۆمەڵە قودسیەی کە هەمیشە بە ئیرادەیانەوە لەسەر پێوەستاون و توانیویانە بوونیان هەبێت و هەمیشە پتەوی و وابەستەی خۆیانیان بە پەروەردیگاریانەوە سەلماندووە، لە ڕاستیدا وێنەی ئەو کۆمەڵگە ویژدانیەمان بۆ دەکات کە لە یوتۆپیەکاندا بەدوایدا دەگەڕین. ئەو کۆمەڵگەیەی بەردەوام بەدوایدا دەگەڕین، بەڵام هەرچیمان دەکرد بۆمان نەدەدۆزرایەوە. جا فەرمودەکە بە مەبەستی گەیشتنەوە بەم بەختیاریانە ناخمان پڕ دەکات لە تاسە و دڵمان دەخاتە پەرواز. بەڵێ لەو ڕۆژەدا کە خۆرجەی هەورەکان دەگرێتەوە و بەتینی بەتینی هەموو لایەک دەبرژێنێ و مێشکەکان دێنە کوڵین و ئارەق تەنگ بە گەروەکان هەڵدەچنێت و هۆکارەکان بە جارێک لە کار دەکەون و هەموو شتەکان لە دژی مرۆڤ دەکەونە کار. بەڵێ لەو ڕۆژەدا جگە لە پارێزگاری و چاودێری پەروەردیگار هیچ سێبەرێکی تر نابێت، هەر ناشکرێ هەبێت. ئیتر گرنگ نییە ئەو سێبەرە سێبەری عەرش بێت یان هیچ شتێکی تر. گرنگ ئەوەیە کە ئەم سیستەم و ڕێسایی ئێستا هەیە دەگۆڕێت و پێوەرەکان سەر و ژێر دەبنەوە و ئاسمان و زەویش دەگۆڕێن بۆ شتێکی تر. ئاشکرایە لەو ڕۆژە سامناکەدا کەس پشتیوانی کەسی بۆ ناکرێ و پارێزگاری و تکای کەسیش کەڵکی نابێت. جا بۆ لەو ڕۆژەدا کە هەموو لایەک شومات دەبێ و گیانەکان دێنە قوڕقوڕاگە و سەران دەسوڕێن و چاوان ئەبڵەق دەبن، کەس دەتوانێ کەس بپارێزێ؟ بەڵێ لەوەها ڕۆژێکدا تەنها یەک پەناگە هەیە، ئەویش سێبەری پارێزگاری خوای گەورەیە. ئەوانش کە سوود لەم سێبەرە وەردەگرن بریتین لە ئەو سەر و گوڵات و پێشەوایی کە لە دنیادا لە ئاست هەستی بەرپرسیارەتەکەی دابووە و لە پاڵ چاودێریکردنی ئەو ڕاستپاردانەی کە لە ئەستۆی دابوون نوێنەرایەتی دادگەری و ڕازڕەویشی کردووە. ئەو گەنجە خوێنگەرمەی لە هەڕەتی کەفوکوڵی خواستە نەفسانیەکانیدا سەرباری ئارەزوە جەستەیی و لاشەیەکانی خۆی تەرخان کردووە بۆ بەندایەتی خوای گەورە. ئەو مەردی مەیدانی بەندایەتیەی کە حەز و ئارەزووی بەندایەتیەکەی لە پێش خواستە جەستەییەکانیەوەیە و بەردەوام دڵی بۆ مزگەوت لێ دەدات.
ئەو گیان فیدایانەی خۆشەویستی کە لە بەرخاتری خوا یەکتریان خۆش دەوێت، کاتێک کۆ دەبنەوە لەبەر خوا کۆ دەبنەوە، کاتێکیش لێک جیا دەبنەوە هەر لەبەر خوا لە یەک جیا دەبنەوە و ڕەزامەندی و خۆشەویستی ئەویان کردووە بە میحراب. ئەو دلاوەرەی هەمیشە لە چوارچێوەی پەرژینی مەخافەت الله و محبەت اللهدا ژیانی بەسەر دەبات و تا بڵی هەستیارە لە پاراستنی عیفەت و عیسمەتیدا و ئەو پەڕی خۆڕاگرە لە ئاستخواستە شەهوانیەکانیدا و داواکاریە خراپەکانی نەفسی بە هزر و نەعرەتەی من لە خوا دەترسم و دەردەنێت و لە خۆی دوور دەخاتەوە و ئەو پاڵەوانی ئیخلاس و جوامێریەی کە وەک هێمای سەداقەت و وەفا لە بەرامبەر پەروەردیگاردا ماڵ و سامانەکەی لە دەمی خۆی دەگرێتەوە لە پێناو ڕەزامەندی خوادا دەیبەخشێت. ئەم کارەش بە ڕۆحیەتێکی وەها ئەنجام دەدات کە دەگاتە پلەی ئێرەیی و حەز ناکات جگە لەخوا کەسی تر پێی بزانێت. ئەم حەزنەکردنەشی لە ئاستێکدایە کاتێک شتێک بەوەی لای دەستە ڕاستی دەبەخشێت هەوڵ دەدات لەوەی لای دەستە چەپی بشارێتەوە. ئەو قارەمانە بە هەست و دڵزیندوی کە بە تێفکرین و چاودێریکردنی نەفسی ساتەکانی تەنهایی قوڵتر دەکاتەوە و تاو ناتاوێکیش بە فرمێسکەکانی بەستەی هەستەکانی دەرونی دەچڕێ و هەردەم هێزی ئیرادەی لەخواوە وەردەگرێ و بەو ئیرادە پۆڵای نەشی ئارەزووی سەرپێچیەکانی نەفسی دەشکێنێت و ورد و خاشیان دەکات. بەڵێ هەروەک لە چەند فەرمایشتێکی تریشدا هاتووە ئەو کار بەدەستەی کە بە دادگەری فەرمانڕەوایی دەکات لە قیامەتدا لەسەر مینبەری نوریندا دەنرێ و بەهرەمەندی خەڵاتە یەک لە دوای یەکەکانی پەروەردیگاری میهرەبان دەبێ. ئەو گەنجەشی کە لە تافی گەنجێتیدا بەندی چوارچێوەی گەنجێتیەکەی نەبووە بە ڕەزامەندی خوای گەورە خەڵات دەکرێت. هەروەک چۆن ئەو پاڵەوانی پەرستشەی کە نەخشی ژیانی لە نێوان مزگەوت و ماڵ و شوێنی کاردا دەچنێ خوای گەورە دەیخاتە پەنا و پارێزگاری خۆیەوە. ئەوانەشی کە بە چاوی لانکەی برایەتیەوە دەڕواننە گەردون و ژیانیان لە خۆشەویستی و خۆشویسترانیان لە پێناو خوادا بەسەر دەبن لە مەحشەردا بەهرەمەندی محبەت الله دەبن. ئەو خاوەندڵە هۆشیارەشی کە ژیانی دنیای بەدەزووی مەهابە و مەخافە دەهۆنێتەوە لە دوا ڕۆژدا دڵنیا دەبێت لەو شتانەی کە لێیان دەترسێ. هەروەها ئەو وەفا دۆستەی کە سەدەقەکەی وەک پێوەرێک بۆ سەداقەتەکەی دەبەخشێ لەلایەن ئەو زاتە هەرە بە وەفایەوە پاداشتێکی دەدرێتەوە کە بە خەیاڵیشیدا نەهات بێ. لە کۆتاییشدا ئەو خاوەن هەست و دڵە بێدارەی کە ڕواڵەتی پڕواتە و ناوەڕۆکی قوڵ و لەو ڕوانەوە کە خەڵکی دەیناسن کامڵترین سەرمەشقە بۆیان و لە دەمی خەڵوەتی لە خزمەت دۆزدا بە فرمێسکەکانی ناخی خۆی بۆ دەڕێژێ لەو ڕۆژەدا ئەم کەسە هەموو سەختیەکانی دەبەزێنێ و بە ئاواتەکانی دەگات. جائیتر لە پاڵ باسکردنی ئەم خەڵات و پاداشتە ئوخرەویانەدا کە ئەم کەسانە لە دوا ڕۆژدا بەهرەمەندی دەبن. فەرمودەکە لە شێوەی تابلۆیەکدا بەڕگەیەک لەو کۆمەلگا نمونەی یەشمان دەخاتە پێشچاو کە هێڵە گشتیەکانی نەتەوەیەکی کامڵ دەچێشێت و ئەو بناغەش ڕوون دەکاتەوە کە مرۆڤایەتی بەرەو ئەو ئامانجە ئاراستە دەکەن. جا تۆ بڵێ پێویست بکات دیسانەوە جەخل لەسەر ئەوە بکەینەوە کە جێکردنەوەی ئەو هەموو ناوەڕۆکە قوڵەی کە مەگەر بە چەندین بەرگ کتێب اینجا باز بکرێت لە چەند دێڕێکدا هەروەک گزارشکردن وایە لە دەریا لە ڕێگەی تاکە دڵۆپێکەوە. دنیا سێبەرێکە. لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ ما لي وما للدنيا ما أنا في الدنيا إلا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها. من چیم داوە لە دنیا؟ من لە دنیادا وەک ڕێبوارێک وام کە لە ژێر سێبەری دارێکدا کەمێک ما بێتەوە و پاشان ڕۆیشت بێت و بەجێ هێشت بێت. ڕاستی ژیانی دنیا چییە؟ ئەی دەبێت مرۆڤ لە بەرامبەر شتە فانی و کاتیەکاندا چۆن هەڵوێستەیەک بکات. باشە مرۆڤ بۆچی هاتووەتە دنیا؟ ئەی لێرەوە بەرەو کوێ دەچێت؟ تەماشایەکی بابەتە سەرەکیەکانی فەلسەفە و ئەو باسانەش بکە کە چەندین سەدەیە مشتومڕیان لەسەر دەکرێت. اینجا ئاوڕێک بدەنەوە بەلای ئەو پێغەمبەرە نازدارەدا عەلەیهی سەلاتی وەسەلام کە چۆن بە دەربڕینێکی زۆر کورتی ڕەوان هەموو ئەو مەسەلانەی ڕوون کردوێتەوە. ئەم بابەتە و هاوشێوەکانی کە کەسەکانی تر بە چەندین بەرگ کتێب و بەرهەمی بێشومار کە خۆیان دەدەن لە قەبارەی کتێبخانەکان نەیانتوانیوە بە شێوەیەکی ڕوون و گومانبەر بیخەنەڕ و ئەم سوڵتانی گفتارە دێت و لە نێو دەربڕینە لەعل و گەوهەر ئاساکانیدا بەڕوونترین و گومانبەرترین شێوە ڕوونیان دەکاتەوە. بەڵێ سەرجەمی مرۆڤایەتی حەیرانی کوردبڕی و ڕەوانی گفتارەکانی پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم.
5 شت کە نەدراون بەوانەی پێشووتر. أعطيت 5 لم يعطهن أحد قبلي نصرت بالرعب مسيرة شهر وجعلت لي الأرض مسجدا وطهورا فأيما رجل من أمتي أدركته الصلاة فليصلي وأحلت لي الغنائم ولم تحل لأحد قبلي وأعطيت الشفاعة وكان النبي يبعث إلى قومه خاصة وبعثت إلى الناس عامة. 5 شتم پێدراون کە پێش من نەدراوە بە هیچ کەسێکی تر. بەهرەمەندی سەرخستنی خوایی بووم بە ترس خستنە دڵی دوژمنەوە بە دووریەکی هاوشێوەی مانگەڕەیەکەوە. سەرڕووی زەویشم بۆ کراوە بە مزگەوت و هۆکاری پاکژی. جابۆیە هەر کەس لە ئومەتەکەم کاتی نوێژی بەسەرداهات ئەوە لە هەر شوێ بوو با نوێژەکەی بکات. غەنیمەتیشم بۆ حەڵال کراوە، ئەمە لە کاتێکدا کە بۆ هیچ کەسێکی تر حەڵال نەبووە. هەروەها حەقی شەفاعاتیشم پێدراوە. دیسانەوە پێش من هەموو پێغەمبەرێک تەنها بۆ گەلەکەی خۆی ڕەوانە دەکرا، بەڵام من بۆ تەواوی مرۆڤایەتی ڕەوانە کراوم. خوای گەورە بە شێوەیەکی گشتی بۆ هەمووان و بە شێوەیەکی تایبەتیش بۆ هەر ئومەت و پێغەمبەرێک لوتف و چاکەیەکی جیاوازی هەبووە. ئەوە تا حەزرەتی ئادەم و مناڵەکانی بەهرەمەند بوون بە هەڵبژاردەیی و ناوە پیرۆزەکانی خوای گەورە. حەزرەتی نوح بە خەبات و پێداگری و عەزیمەت. حەزرەتی ئیبراهیمیش بە پلەی باوکایەتی زۆرێک لە پێغەمبەران و عاشقی تەوحید و دۆستایەتی لەگەڵ خوادا. حەزرەتی موساش بە پەروەردە و فێرکردن و زانستە کۆمەڵایەتیەکان و شارەزایی لە بەڕێوەبرنی کۆمەڵگادا. حەزرەتی ئەیساش بە نەرمونیانی لە مامەڵە ڕوحیەکاندا و ئارامی خۆڕاگری و لێبوردەیی و شەفەقەت و خۆشەویستی. سەرداری زەمان و مەکان حەزرەتی موحەممەد صلی الله عليه وسلم و ئومەتەکەشی وەک زیادەیەک بۆ سەر ئەو تایبەتمەندیانەی کە پێغەمبەرانی پێشوو بەخشراوە بەهرەمەندی کۆمەڵە تایبەتمەندیەکی هاوشێوەی ئیرادە، حیکمەت، هاوسەنگی، پێکەوە گونجاندن و پێکێنان بوون. هەر یەک لەمانەش بۆ خۆی تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی جیهانی بوونی پەیامەکەیان و کامەڵی دینەکەیان. بەم پێیە لە بەرامبەر ئەوەدا کە ئیسلام لە چاو دینەکانی تردا ئەرک و بەرپرسیارەتی زیاترە، کەچی لە هەمان کاتدا دەتوانین بڵین لە هەمووان نەرمونیانتر و باڵاتر و بەرەکەتدارتر و مرۆیانەترە. ئەمەش خۆی لە خۆیدا یەکێکە لە خەسڵەتەکانی جیهانی بوونەکەی. ئەو فەرمودەیەشی کە لەسەرەوە هێنامانەوە بە شێوەیەکی کاریگەرتر و شێوازێکی ڕەنگینتر پێغەمبەری ئیسلام و جیهانبوونی پەیامەکەی دەخاتە بەرچاو. ئەوە تا کاتێک ڕاگەیەنەرە بە شەرەفەکەی ئەم دینە جیهانی و پەیامە سەتاسەری و نوێنەرە بە ڕێزە یەکەمینەکانی سەرگەرمی گەیاندنی ئەم سیستەمە جیهانیە بوون بە هەموو لایەکی دنیادا لە ئاستەستی بەرپرسیارەتی و شعوری ئەرکەکەیاندا بوون. بۆیە دەبینی لە پێناو ڕامکردنی سەتاسەری جیهاندا لەم بەرەی جەنگ بۆ ئەو بەرەی جەنگ ڕایان دەکرد و لە پێناو خوادا تێدەکۆشان و دەکوژران و دەیان کوشت و بەم شێوەیەش لێوەشاوی و لێهاتووی خۆیان بۆ چوونە بەهەشت و بینینی جەمال الله دەسەلمان. لە پێناو سەرخستنی ئەو پەیامەی کە بۆی دەژیان گاڵتەیان بە ژیان دەهات. بەلای کەمەوە هێندەی حەز و ئارەزووی کەسانی دی بۆ ژیان ئەمان بە تاسەی گەیشتن بە پەروەردیگار گڕیان تێبەر ببوو، ناخیان داگیرسا بوو، لە هەوڵی هێنانەدی جێنشینی سەرزەویدا بوو. هەر بۆیە لە توانای کەسدا نەبوو بەرەنگاری ئەم کەسانە ببێتەوە کەوا ژیانیان لەسەر خولگەی ئاوەها وابەستە یەک بە دوا ڕۆژەوە بنیاد نابوو. ئەوانش کە بە هەڵە یاخود نەزانی خۆیان دووچاری بەدبەختیەکی لەو جۆرە دەکرد بە ترسێک کە هەر لە دوورەوە مرۆڤ دەتۆقێنێت، لەرزەیان پێدەکەوت و هەر لە یەکەم هەنگاوی ڕێدا پەچیان دەکەوت و ئیفلیج دەبوون. ئەمە سەر ڕای ئەوەی کە بە گەورەگرتنی پەروەردیگار لەلایەن بەرەی ئیمانەوە لە شێوەی سام و هەیبەتدا لە ئیمانداراندا ڕەنجی دەدایەوە. بۆ ئەو کەسانەی کە بوونەتە خاوەن ئیمانی ڕاستەقینە نووسیرت و بالڕعب میسرەتە شەهرین، چەکێکی چناوازە و قەڵایەکی چەندە پتەوە. ئەوەش کە زەوی بۆ شوێن کەوتوانی ئەم دینە کراوە بە مزگەوت مەبەستەی بەجێهێنانی پەرستشە لەلایەن هەموو موسڵمانێکەوە کە بیەوێ لە هەر شوێنێک کە ئارەزووی لێبێ و بێ ئەوەی پێویستی بە پەرستگایان شوێنی نوێژ بێت، کە ئەمەش دیسانەوە یەکێکە لە ڕەهەندە جیهانیەکانی ئیسلام. حەڵالکردنی غەنیمەتیش ڕەهەندێکی ترە و مەبەستەی بەردەوامی پێدانی فەرمانبەری جیهادا بەبێ هیچ گیر خواردن و پەککەوتنێک کە تا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت. ڕەهەندێکی تریش بریتیە لەو شەفاعەتەی کە لەو دنیا بە شەفاعەتی هەرەمەزن ئەلشەفاعە العوزما ناسراوە و بەهۆیەوە تا ڕادەیەک دەستی هەموو کەسێک دەگرێت و دەگەیەنرێتە ئاستێکی دیاریکراوی سەلامەتی. ئەوەش کە هەر پێغەمبەرێک تەنیا بۆ گەلەکەی خۆی نێردراوە و ئەویش صلی الله عليه وسلم بۆ تەواوی مرۆڤایەتی ڕەهەندی ڕاشکاوانەی بابەتەکە دەدات بەدەستەوە. جگە لەمانە
بێ هیچ جۆرە زۆر لە خۆکردنێک دەتوانین ئەم چەند خاڵەش لە فەرمودەکەوە هەڵێنجین. ئەلف، پێغەمبەرایەتی و ئەو پەیامەش کە پێیەوە ڕەوانە کراوە بەخشیش و بەهرەمەندیەکی خوایی ئەو تۆیە کە بە هیچ جۆرێک بە هەوڵ و تێکۆشان بەدەست نایەت. بە ئەم پێنج تایبەتمەندیە بە تەواویمانە مەزهەریەتی موحەممەدین و نەدراون بە هیچ نەبی و مرسەلێکی تر. جیم، ترس و بیمخستنە دڵی دوژمن لە دووریەکی زۆرەوە دەرکەوتەی حاڵەتێکی پێغەمبەرانەیە و تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کە لەو جەمسەرە مەعنەویەدا دەژین. دال، نەبەستنەوەی پەرستشەکان بە پەرستگا و پیاوانی ئاینیەوە وەک چۆن مەودایەک لە مەوداکانی جیهانی بوونی ئیسلام پێک دەهێنێت، لە هەمان کاتدا ئاماژەش بۆ ئەو ئاسانکاریە دەکات کە مرۆڤ لە هەموو کات و لە هەموو جێیەکدا دەتوانێت لە چوارچەوەی پەیوەندی خالق و مەخلوقدا پەیوەندی بەخوای خۆیەوە ببەستێ. یەکێکی تر لەو لایەنانەی کە لەگەڵ ئیسلامدا هاتووە و جێی خۆیەتی لێرەدا تۆماری بکەین، توانای پاکشکاری گڵە هەروەک ئاو. جا نازانم تۆ بڵێی پێویست بکات هەڵوێستە لەسەر گرنگی خۆشۆردن لە ئیسلامدا و پاکشکاری و گرنگی ئاو و توانای گۆڕانی گڵ بە دژە بەکتریا بکەین. ها، خودی غەنیمەت لە بنەڕەتدا حەرام نەبووە، بەڵکو ئەو یاساغە تاقیکردنەوەیەک بووە و وابەستەی کاتێکی دیاریکراو بووە. لە سەردەمی پێغەمبەری سەروەریشماندا صلی الله علیه وسلم ئەو هۆکارانەی کە ئەم حکمەیان لێکەوتبووە تێپەڕێنرابوون یاخود هەر نەمابوون. هەروەها لەو ڕوانگەیەوە کە یەکەمین سەرچاوەی غەنیمەت و گرنگترینیان جیهادا، جیهادیش هەروەک لە ناوەڕۆکی ئەم فەرمودەیەوە تێدەگەین: الجهاد ماض إلى يوم القيامة. کردەوەیەکە کە تا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت. ئەوە لەو ڕووەوە کە ئەم غەنیمەتە دەبێتە سەرچاوەی بژێوی و هاندان و خەڵاتکردنی ئەوانەی خۆیان بۆ ئەم کارە یەکلایی کردوێتەوە و لە هەمان کاتیشدا لە ڕووی مادیەوە زیان بە بەرەی دوژمن دەگەیەنێت و لاوازیان دەکات و دەرفەتی خۆکۆکردنەوەیان بۆ ناهێڵێتەوە. کارێکە لەو پەڕی گرنگیدایە. جابۆیە لەبەر ئەو گرنگی و بایەخەی کە هەیەی گەر واجبیش نەکرابێت ئەوە ڕێگە پێدراوە و وەک موباح مامەڵەی لەگەڵدا کراوە. ئەمەوێ ڕای ئەوەی کە نابێتە ڕێگرت لە بەردەم ئیخلاسدا کە یەکێکە لە بنەما گرنگەکانی ئیعلا و کەلیمەتی الله. واو، شەفاعەت حەقە. بە ئیزنی خوا هەموو کەسێ دەتوانێت شەفاعەت بکات، بەڵام ئەو شەفاعەتە هەرە مەزنەی کە لە ڕوانگەی گشتگیری و هەمەکێتی و چۆنیەتەکەیەوە تا ڕادەیەک پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەیە تەنها دەبەخشرێتە ئەو زاتە و یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەحمەدی. بە دڵنیاییەوە بۆ ئێمەش مای شانازی و شادمانیە. زار، ناردنی پێغەمبەرانی پێشوو عەلەیهی سەلاتی وەسەلام لە چوارچێوەیەکی بەرتەسک و تەنها بۆ گەل و هۆزەکانی خۆیان، ناردنی سوڵتانی پێغەمبەرانیش بۆ تێگرای مرۆڤایەتی بگرە بۆ سەرجەمبوونەوەران دەمانگەیەنێتە ئەوەی کە پێغەمبەرایەتی ئەو پێغەمبەرانەی کە بۆ گەل و هۆزە جیاوازەکان نێراون بەندە بەمانەوەی ئەو گەل و هۆزانەوە. ئەمە لە کاتێکدا کە بەردەوامی ئەم پەیامە مەزنەی کە پەیوەندی بە هەموو بوونەوەرانەوە هەیە پەیوەستە بەمانەوەی گردون و تا دنیا بێت هەر بەردەوام دەبێت. فەرمون ئەمەش ڕشتەپەی وێک لە ڕووناچی کە لە ڕوانگەی ناوەڕۆک و هێزی دەربڕین و پتەوی گشتگیریەوە بە دەوری ڕووگەیەکی کۆکەرەوەی زۆر گرنگدا هۆنراوەتەوە. نوری نەمر